ئەرێ جەماعەت ئەوە چییە و چ باسە لێرە؟ کرۆ بەرنامەی میگمیک باسی چێشتەی کۆمەڵگایە. خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری خۆشی لە لێوی هەمووتان دەباری. بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە. باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە میگمیک خۆشیە میگمیک تاڵیە میگمیک خەندەیە میگمیک ئامۆژگاریە. ئەلۆ شۆن یاری سەگیان چۆنی شازادەگیان باشی شکر مناڵەکان چۆنن باشن شکر سڵاوت دەگەین دەستت ماجەکەنەوە باشن شکر قوربان حازر بوون ئەرە وەڵای ئێمە وا لە ڕێگاین لێ سیارە کتێ دەوەرن بەخوا لە شوێنێک دانوشتم ئەمەنە خۆشە دڵ ناسێری چاوەڕێ ئێوەین بەس پێم بڵێ لەکوێن لای دڵۆپەوە ئەیە ڕۆ دڵۆپەی چی زۆر ناخۆشە با بچینە بێخاڵ سێدایکم بەخوا گەلێ خۆشێک منزەرە سەکۆیکی پاک و تەمیز جێم لێ داخسۆ بەخوا من حەزم لەوێ نییە مناڵەکانیش حەزیان لێ نییە کتێ بەخوا بێ نایم بەخوای من ناینەوێ کەس ڕازی نابێ بەخوا عاجزەبم لێدا بەخوا پەروین حەزم لێ نییە بەس لەسەر شتی ئاوە لە من عاجزە بێ ئارە وەڵاتی کو من دڵم بدەتەوە تۆ خۆش بخوشکەکەم لەبەر دڵی تۆ دەین بەس لۆکەیشنم بۆ بنێرە ئێستا بۆ دەنێرم قوربانە دەم دێڵا دەی چاوەڕێتانم دەی ئەوە مام شێرزاد ئەو لەو نیشتی کرد ها مام شێرزاد لە کوێن دەرێ منە وەڵاو لە کەسەزانمان بەڕێ کرد بەجێش دە باشە دەزانی چییە وەرە سەیرانی وەرە دڵۆپە دڵۆپەی چی کاکە وەڵا من نامێنە دڵۆپەی ورە دەوزمە هەتا دڵۆپە بوو چێ دەرێ بوو ئالەم دەخوای دەویست بستە دڵۆپەی ئەرە کاکە چ بە دڵۆپەت گرتیا دەبسێ جێشکە ئەوە خێزانم حەزی لە بێخاڵگە ئەمە دڵۆپە باشترە دەبێت وەچی دەچینەوە قەڵەباڵغیەکە زوو دەگەینەوە هەولێرە سەبا بە قسەی من بکە وەرە دڵۆپای ئێستا ئینە دەی بە قسەی تو بیتن ئەعوذ بالله ئەوزەلۆوەم لێ دەکەی بێم دوای بکەمە شەڕ لەگەرت بەخوای مانەعم نییە دێم لەگەرت دەکەمە شەڕ الحکم لله چ دەرێ بچین وەنیە بچین چی بکەین دەوە هاتین دەی خواحافیز نازانی باشی قسە بکەین بەشکی سەرێ بردین خۆ من سەباح نیم گوێم لێ ئەی بشترە خەڵک سەیرمانەکە سیر دەکا سندانێ لێ بدە چاقێنێ وەڵا گوێی لێ نییە چاوی دەری ئەلۆ سیروان هاتنەگۆ بەڵێ لەگەڵ تەکسی هاتوون لەگەڵ ساح تەکسیکە ناوی چییە؟ فەرەیدون دەزانە لە شوێن ئەمە چۆ؟ دڵۆپە پێ دەزانی دڵۆپە ئەڵێ گڵۆپە لە چیە؟ گڵۆپە گڵۆپە بەڵێ گڵۆپە نییە گڵۆپ نانە گنا
دلۆپا الله دلوپا دلوپا دلۆپە با دلوپا دلوپا لا چه دلوپا پیازانی لا پێزانم بەس دوورە ئەو جاوەرە دڵۆپەی گردەکی لێ گرد گردەکە چ ڕەنگە گردەکە چ ڕەنگە چە پرتەقاریە گردا و گردە خۆیەک ڕەنگە ئەوە کیان گرد برندا ئەو زەمەلەکە دارەکەینە چۆن کچیلە کچی جوانی لەکێت هایتیانەتی تو بەزە تو نا فساق تەکسەکە فڕادەم لە با ڕێگاکە فڕادە نا خۆی خۆمانە بەکەڕوە هێناوم بەکەڕوە لەگەڵمان دەرچووە بربا بەخۆم عەمبار نیمە کەروێت سێ ئەگە کچی جوان لێ بەڵام غەفوور ژاتەوە لە ئەوڕۆپا هێناومە هاتیمە ئەوە لە باش شارەکە لە دواوە دانیشتووە لەگەڵ کاکەدا منش هاتومە بەڵێ باشە جانە شوێنێکی خۆش بۆ ئەمە بێ ئەوە فەرەچێ فەرەجون لەگەڵ ئێمە بەڵام ئێستا فەرەدێن لە ڕێگاکە هەدی تەنەکە سبرێ فڕێدات باشە دە حیاتی باشەوە هاتیم بۆ ڕێگاکە باشە بەساقە دە بخرت غەفوور ژندێری لێرەی ژنی جوان هەدێنی ئیشەڵە ژنێکی جوان وەکو خۆ دەبینمەوە باشە قوربانی شمێڵە بووم يلا قرايك خوش بقى يلا تقول عشاء هذا وش وين يمتنا وبورش باي وقت الرقم موا كتسي دورة اي الروش تقليشكي أنا والله أنا راسي بل يستهم من كاجا كما تخواري وأخوادانا كتسي دورة دار شباب قربان يسقر ما بيدورة تفهمني ما مشيتات أول زي ما تناتين ها هذه قصة خير أنا كم ليها وزمك لا دبر ما الريوبان وماري خديتيا صدنا بالي تجوان ترفاتنا ولا نسوي بأخوي أمدو أنا أمر الرقم أنا كان وليرة من هذا كان ما أنا مشتر ما بردوا من إيه باري دكتورة كمان دن أخوي ما راني ربع جيري بقر عندي أرس حد صباح بالروي وين حالك هەموو خەڵ بدەشێ وردي ورد حكم لله والله يا لبا عيدي والله هيدا والله أنا إلا بردلي شازادة نبغى دقيق ليرة دانا شازادة بخون خوش من يا خريك ورا السلام عليكم يا أخوة بخير من السور يا أخوة بخير بين لا عمري خطيت والله بحياتي زيادة نعم خوش يا أخوة السلام الله بالرفيق كان جونا بقربة مساقة بس قرباني السلام عليكم شلون ماشي احواله؟ ما بدشت شلون ماشيان؟ برادر زواله كان يبدا هلا غفور بريطاني انا برادر او برادر كان براو خير التريان انا شيخ قرتي دور سنه لقى جات الخير بوجهه براو خير انا شددك بوجهه خاطر خذ اي وجه المية من هذاك هردو çay derdeyim destem. ها هي بيت تربية كاس لازم اللي شواتي دبرنا شو دي بيت تربية لقى كذا بيت تربية لقى طول بيت تربية قلت أنا وش تدوني زي لقشنا دبو دو لقى من هكاي دار زي بخاطر في أو برادر حاضر ورد حاضر تعال شنو شيش انا ما شيش انا شو سلام يا كريم كاكو كنا جولا أخونا أخوي تساود داري أنا هركز وحزي لشتك بوها كيف أخوالص ما مو جانت الشيلم تازة شيلات قونا جولا يا قونا جولي تاخذ بزاق قونا جولي باوكم مناخم كاكا سلام وشيا من قنا جولا اخوة براو قونا دور عيبة وقصي مكان.
قلنا دورك زي قلنا دورك قلنا هاشي كاكا من قناة جورا أخوة عيبة ميوانا لو أخو كرة عمري ميواندنا من وكامي بلا إيش يا شني زانا بابوت بمنه لنا دوسا مني جرا عيبة ميوانا وبرادر ما هاي عيبة زانا كرم والله ما بصها بابا يا زانا كل كرم سلام دست المعزة باش سلام زانا بابك بالي دنيا شيء خونا شي خوش مديتيا الحمد لله هاو كذا شي لو قندي دا قري هرتشي جماعتي قندي هي غردك يوا بدي ما مستاقو تيتي حمود زي زاران حمو غرب نوا ان شاء الله اورو نوجا باراني اذا كان بركه خدا رحمك ما بيدك نجا بارانا هم خركموا اوي بيدك يا بابي صرت صعب يا الله دركيني ودركيني ولا ما دركا دركك علينا سيروا كوي واشي وما كره بيت عمرو دني اخواني سيروا يا سمو ما كده ما كنت ليه غره وستك ايوا دركينك مزانا كليت بيني دركي كما دركما قفل بنات تما لو كلي دركي ماري مت بيني ها انت كلي دركي ماري مت بيا لو كان دركي شيتو شوي ولا دركي انا بيشو دركب علينا سيروا انا وستك اخر ما كان بوش ولا تطلع خذها ما كده سيروا انا الشيت بخوت شيت لا مش شيتو سيروا بأنا استخويتو بروش اولكم ايوا سبنان الروانا باريان بأنا حازم لا وين ترشو مرقي ماما زانا من الروانا الهوايات مباسطة نيروانا نيورانا عادي نيورانا ايوانا حازم لا اويا نايته تشريفي اولور كثير ولا خلا دایکی محەممەد کوی باشی؟ بانی دایکی ئەحمەد ئەتوو باشی؟ هەموو لایەک باشن کتێ خوشکم ئەمن بابی منداران هەروە دانیشە پیشە خواتەوە نازم تێ ناگەم چیە دەزانی دایکی محەممەد دنیا وێرات بووە باوەڕم پێ بکە دنیا بە چاکی نەماوە خوشکم جاری جاران دراوسێتی هەبوو قاپێک دۆڵمت کردە 50 ماڵە پێ کرد دەتگو بۆنی کردو گوناحبارە بم کچێ دایکی ئەحمەدی ئێستا دۆڵمە خۆمان نێ بخۆین چ بگا بدەینە خەڵکی کتێ نەگوناحمە کتێ هەمووی غەدرا کتێ زوڵمە کتێ لۆیە باران نابارێ دایکی محەممەد بەخوا من وەختە شێت بم ڕۆژدارە لەم خوایە باران ببارێ خوایە باران ببارێ ڕسق نەما بەرەکەت لە ماڵان نەما دایکەکە دایکی ئەحمەدی ئیشەڵڵا باران دەبارێ پەنا بە خودەی ئەڵێم دایکی محەممەدی مەلیحا ناسی کام مەلیحە دەوەرە خۆمە کورد کچە مەلیحا دایکی عومەرە شەر ئێ مەلیحە ئەی کۆرە بم بڵێ بۆ تەمەنەوە چی بەسەراتوە دەڵێن حەزی لە کابرایە کردو تا وەی کۆرە بم بەخوا نیشتێکی وان بیستۆ دەبێ وابی ئەدیکو لێ دنیا خراپە خوشکم لێ ئاو بە باران نات دڵۆپێک باران نات ئەو دوودانە ڕۆژ ئایشمان نات داش ئەحمەد کوی باشی باشی زانا گیان خێرە ئەو دەبی ئاوی لێبێ وەڵڵا دوو ڕۆژە بەس دڵۆپ دێ نازە واسەولو ئاوی لێرا پێستر ئەوە ئاوی فرەدایستانایە دوو ڕۆژە ئاوا دێ خێرەوە تویت بڵێ ئەرێ داش ئەحمەدی ئاوێ زەمانە ئاوێز ئەوێ زلۆ چییە وەڵاو زەماعەت گوتیان دەچینەوەی نوێژە بارانێک کە مەسکی شەڵا خوای گەور ڕەحمان لێ دەکەن باران دەباری ئیشەڵڵا گاسی کەم لە بۆ ئەدە گاسکە باشە داش ئەحمەدی کوی باشی باش ئێهزان ئەوە چاو دادەگری سایسم داگیرەوە خۆم چاوم تاوانە چاوم داگیرەوە ئەستەغفیرڵڵا ئەما دەستمە نوێژێ کوردە بڕۆی ئەمرت نەبینی ئەتلو ئەوزە قسان ناینی بڕۆ سادقی مرد گاس کە بڕێ بابچینە نوێژە باران دەی ئەتۆ بڕۆم گاز دەکەم ئەدام دەڕۆم دەی زوو گاسیان کرد والله زمانیمە بارانێک دەباری خوا دەزانی ستان بوو بەس کوورە ئێستانیە نەبارانێک دەباری وەڵڵاهی ئەمن ئەوەندە من بزانم یەک لە تاوانەکان لە هۆکارەکان یەک لە هۆکارەکان ئەوەیە کەوانە ئەو مختارەیە ئەو غەفور مختارەیە نییە هەموو گوناه و تاوانی ویە باران ناباریتن برێت دەکە ئەوێ ڕۆژێکە چۆ دووسێ کەری ئەوانی
منتقەی فرۆشتیە بە ئەوەی بەهێزتری دایتێ خەرچ کاکە خۆ حەرامە برایم برا بە قوربانەدەم مختاری کو بۆ دەکرێت لەوەتی بوویتە مختار هەر خێر و بەرەکە لەو گوندە نمایە کورە کاک شعبان ئەوێ ڕۆژ کە چێلکەی مەسلحی بە خۆمانە فرۆشتیەوە عنی ئەوی شەشی کرد کورە لا حول ولا قوة إلا بالله ئەو جاوەڵی شعبان ئەو عادەتەشی هەیە ئەو ڕۆژی دوو مریشی مەی لە کۆریتی کردبوو کورە کاکەەوە مریشکانە بەردەبەرینەتدا کە هێلکەی کرە و جارەبەری هەڵدا کورسمە دێتونەت دەگۆ مریشکم نیە مام شعبان تخوا کە دوو مریشکم بە هەدیە بدێ ئەو مریشکەی توکە کوچوی تەماری مختاری لای کاک شعبانەوەی خۆمان نەبوو ی خزمەکمان بوو کاکە جەوە گەندەڵێکە لێرە دەست پێکرار وە نارێ نارێ ئەو جا ئەمە بە خۆمان لە گوندی 15 نەفەرین باشە مختار دوی بەگەر خۆیدا ئەو لەوێ سێ ڕۆیی معنەیە ماوە 12 نەفەر ئەوەش ماسێ ماوە 9 نەفەر چاریان ژنە پێنجیش مندار معنە کەس نەماوە ناوەڵا برێ ئەتۆ حیمایەت لە بۆ چیە و دوو نەفرت بەگەرە خۆدایە مختار کورە دە بە مختارێکە بە خۆی لە بۆ سێ کەسە با پیرۆز خۆن دەگلەی مەکە ناخەلۆی باران ناباری سمە دەبینم مختار سواری بەڵێ مختار لە بەرزۆری هەرکرد بە وشکی کردوە تا هەرکرد پێەکردن نردەوە کاکە مختار وەڵام مریشکەکە بەی خۆمان دەچوو عینا بنایی خۆمان بوو دەفەرمو دیتیتت ئەم نازام خەم لە سمە جێلی بخۆمیان خەم لە مختاری بخۆم ئەخ کوڕم وەڵڵاهی ئەم لە بەهەندێت نابە مختار دەبی لە سایلکەچی 2 ساعت لەگە خەڵکی بڕۆ دوو حیمایەشی بەگەر خۆیدا شەرمێش ناکە وەڵڵاهی دەرم شعبان لێ بکشەوە ڕاست خۆت ڕەشاکە لە بۆ مختار کوڕکویشی و عادەکەمم خۆن دەخەشی منیمە کاچی ئاخی جارتە ها شعبان ساڵح گۆچبستانە ئەوە داوای مریشکەچی سینیم لە بۆ کردی بە دریڤەری لە بۆ دێوە نیە ساڵە ئەرێ وەڵام مختار جە مریشکەکە سینی عینە پێ بە تو وەچ خۆ سەر شامی یان سینی بوو نانە سینی وەچ خۆیت هەروەچی خۆشی ئەوە سینیە سلام علیکم کوونە باشی کوڕکوی باشی چ کوڕمە تو لە فێرە قسە نابی دەبرێت کوونە باشن وا دەبینە مەزموع ئاشینە زەلامە فەرقیشە مختار کوی باشی باشی زانە کوی باشی سلامت بی ئەرێ مختارەوە زەماعەتەوە مامۆستا ئاینەکەەوە مزگەفتێ ئەمنی نارگۆتی بڕۆ بە زەماعەتی گوندی هەموو برێن دەچینەوەی جێ جاران هەیە دەچین لەوێ نوێژە بە بارانی دەکەین دیسان ئەرێ وڵات دیسان کوڕە کاکە مەچون کاچی من مەچون ئەو گوای ڕۆژێک کەستون هەندێک هەور لە ئاسمانێ بگوتم ئەوەکەم هەبوو ئومێدەکەم بوو ئەویش نەمانگۆچون هەدی کو هەفتەکەی دی نەچون الحەمدوللا باش بوو کەس لە گوندی نەبوو بارانەک باری کاکە خەریک و فێزان هەستی باشە کاکە مەچون و جلێگەڕ بارانەکە با نەبتە بەفەر کوناسی شعبان لۆ ناسی کرە ها لۆ ناچم ئەوە ساڵە ئەنیە دەرێ با نەچین کامل بۆ ئیسماعیل بوو ئەو ئیسماعیل لە تو بووی ئەمن نەبوویمەوە لە مام شعبان چەند جار گوتی مەگە پیاوی گەورە ڕاست بوون قسەی مەکە کوڕم چیشی تەیە تو یاڵە کورە پێشم کراون دەی لە نێژە بارانە کرە هەرن دەی خۆی گوتی بە پێشم کەوە دەبڕۆن دەی بڕۆن کاکە دوعای باش بکەن بەرک و بارانی باش دەباریتن بە پیت بیتن ئەرێ وەڵڵاهی دوعای وا بکەن بەرەوە چێوی جارەکەن کورە ناوەڵە بەخوای بەخۆم لە گەردانە بووم پیشەیە ئەوێ ڕۆژێکە چوو بوون بەبێ من دوعایان کردبوو باران لە هەوای ڕاست ئاوەکە ببووە بوز و ببووە بەفر کورە بەخۆم چم باشتر بەخوای پیشەیە من لە گەردانە بوو کاکە لۆیە باران ناباریتن دوو نەفەریەوە هەیە بە پێوە میسی دەکات دەفر شینە زەلامەکە بە پێوە میسی دەکات کورە تو شەرمێ ناکەی کاکە ها ئەتۆ لۆ میزی لێرە دەکەی کاکە کامیزم کردەوە دەرکێ دەکەم و دەرکە نابتە کیل پێکری بەرەکەری مارین گۆستە کارێکنە من دەمە دەرکەی بکەمەوە ئەوە دەرکەیەوە ئەوە دیوارەوە تۆ دەرکە خوا دەکات چێ دەرکەی نادە دەرکە پێشە دەرکا لێرە نەبووە دی چێ برتی ئەو لای من وەڵڵاهی لۆتی بەبیرم دێ و خانیە دروست کرایە ئەو دەرکەیە هەبە و لایەوەیە ئەدیان بۆ بەردە دەست نیشان کردبوو چێ بەردە لێرە ناتی ئێرە وەچی مختاری ئەوش ماری خۆی بە هەوری نیشان کردبوو کورە بەخواینی هاتوو جێری کورە کاکە ئەوە دەرکەیە دەرکەی بکەوە لە خۆت بڕۆ ژۆرێ جارە چیش میزی لە کۆرانێ نەکەی ها میزت دەرێتی زابە کامیزم کردێ میزم لە کورانە کەس نەکردێ کامیزم کردیا ئەو ڕۆژە میزت بە دواری ماری مختاری داکرد بوو دیواریان هەم ڕوخایە کامیزم ماری مختاری داکردێ لە خۆتەوە هەموو لە بەنگۆیە باران ناباری خۆڵە پێشمانی گو میزم نەکرد چیش بدە ها لەکە ماری مەشت کرد بوو کابەتم داکرد ئەدی دیوارەکە جێی دەرچوو بوو هەموو خۆر دەرکەی دەکردن شێنە ئێستا ئەو قسانەی کردم لە بۆتان تێگەیشتن مختار تێگەیشتی تێگەیشتی مامۆستا قسەی مەکە ساڵە ئەنیە قسەی مەکە وزبن قسەی مەکەن یا الله یا کەریم کوڕەشێت و شور ئەتو لۆ نایە لە گەرەوانە ڕاوسێتە نوێژە بارانەی بکەین ناڕە لۆگو هەمووتان نایە لەگەم لە خۆما بچینە پیاسەش بکەن لەو دەشتەی دوو زۆر نایە لێ
برو دي برو مامۆستا يلا يلا سیرانە شێتە مامۆستاوە دەزانم شێتە مامۆستا گوتم دوعای خۆش و باشمان لە بکۆبی بارانی خۆش و باش بباری لۆ من حەفلەم دانایە ئەتوو وقوفت لێرە جائز نییە بڕۆ پشتەوە لۆ دێ پێشەوە ساڵح الله ئەکبەر ها هۆ مامۆستا هاتەوە دیسانەوە شێت شوورە کورە باشە ئەتوو ئەو هاتوو چوەت لە پێشمان کرد نەمانزانی کو دوعاەکەی بکەین ئەتوو بەهات باە لەگەرەمە دوعات بکرد بە نوێژت بکرد بە باشتر نەبوو ئەنگۆ نوێژەکان تا بکە حەقتان بەم لە خۆم هات چی دەکەم ئەو زە مامۆستا قسەکت پێ برێم ئەو شێت شوورەی دەبینی هەمووی لە سەکسەکی خۆیان ها شێت شوور کردیە بە ئاقاری کەتیە گوناحە ئەوەندە پێی مەلێن شێت شوور خوایە دوعای لە بۆ بکەن کە عەقلی بێتەوە بەدەنی و بێتەوە ڕێگای مستەقیم و ڕێگای حەق ئەنگۆ لە جاتی ئەوێ ڕاستەمە عالەم لە بە کتەشی و هام لێ هات لە بە خۆشەویستی کتەشی ئێستاش ئەنگۆش ئەوەندە بۆ در خواتان خۆشویست بایە ئەوەندە بە در نوێژەکانتان بکرد با چاوتان لە سەمن نەبایە زەیتان لە سەمن نەبایە ئێستا خوا دوعایەکانتانی قبول دەکرد باران دەباری قوربە سەر